منو كسم لسر روور چرخانكا پروردگار خوشویسترین بندی خوی کرسر زنشت و آگدار کمن خلقی دستی خوابم شرم نکم لبونی خوم سر بلندم لسر زوی بفخر وادم و دروم تنو تشري أو خلقا دروني من نهجيني باكم نيابة هيت كسيك خالقم خوي دمجيني. بسم الله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أنس كوري مالك رضا رحمتي خداي لبدا فرميتن بيغمبري خدا صلى الله عليه وسلم فرميتي بيغمان خداي قورا كساني تتايبتي هيدنا خلقدا فرميان أي بيغمبري خدا صلى الله عليه وسلم أوانا چين فرموي أواني قرآن لبرو كاري بدكن بيغمان أوانا كساني تايبتي خواي قورن طالين لبركرني قرآن بيروز بيوستي بتساويتي ساغنية بالكو بيوستي بدليتي ساغ وسلامته. ئەم ساڵ ویسمان زنجیرە بەرنامەیەک بۆ ئێوەی ئازی خۆشەویست ئامادە بکەین کە جێگای باسکردن بێتن. لەم زنجیرە بەرنامەیەدا بەیەکەوە دەچنە خزمەت ئەو دڵبینانەی کە قورئانی پیرۆز بینایی بەخشیوەتە دڵ و دەروون و ژیانیان. لە وەرزی یەکەم و لە ئەڵقەی یەکەمی بەرنامەی دڵبین دەچینە خزمەت مامۆستا بەرهەم فەرموو بابەیەکەوە بیناسین و بچینە خزمەتی. دڵبین لەبەرکردنی قورئان پرۆژەیەکە هەرگیز شکست ناهێنێت. چەندین ساڵ سەرقاڵی لەبەرکردنی قورئان بیت و نەگەیت بەو ئامانجەی دەتەوێت ئەوە هێشتا شکستت نەهێناوە. تەنها خەیاڵی پاداشتی ئەو ماوەیە بکە. دڵبین بەرهەم سەروەر مەجید لە ساڵی 1999 لە چەمچەمان لەدایک بووە. لەگەڵ لەدایکبوونی نابینا بووە. دڵبین دەرچووی حوجرەیە و توانایەکی باشی هەیە لە وتاربێژی و دەرس و وانەوتنەوەدا. مامۆستا بەرهەم توانی لە ماوەی ساڵێکدا هەموو قورئانی پیرۆز لەبەر بکات بە نابینایی. فەرمون با لە دڵبینەوە بچینە قوڵایی ژیانی دڵبینی ئەم جارەمان. دڵبین. مامۆستا بەرهەم جان یاخوا بەخێر بێت. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم خوا پەرگار لێتان ڕازی بێ و موفقتان کە یا رب. یاخوا بەخێر بێت دووبارە مامۆستا. مامۆستا دەمە سەرەتای پرسیارەکانم بۆ دەست بکەم. دەمە بزانم سەرەتای هاوڕێکردنی مامۆستا بەرهەم چۆن دەستی پێ کرد لەگەڵ قورئانی پیرۆز؟ بەڵێ سەرەتا هاوڕێکردنی من لەگەڵ قورئانی پیرۆز بەسەرهاتێک بوو کە بەسەرم هات. کەسێک بوو کە قسەیەکی پێوتم تا ئێستش لە بیر و یادگامە ئەمێنێتەوە. وتی تۆ حەیفە چکە خەریکی کابراوتی خەریکی تەپڵ و گۆرانی و بابەتانە بووم. وتی تۆ حەیفە لە دنیاە لە شتی دنیای خۆت خەسارکەی هەوڵ بدە شتێکت هەبێ بۆ قیامەت و دوو ڕۆژی کەش خەڵک ڕەحمەتت بۆ بنێرێ. لەبەر ئەو قسەی ئەو بەڕێزە بۆ هۆکارێک کە من دەست بە قورئانی پیرۆز بکەم و هاوڕەتی لەگەڵ قورئانی پیرۆزە دەست پێ بکەم. ینی ئەو کەسە بوویتە هۆکاری کەەوە هاندا بۆ دەستپێکردن لەگەڵ قورئانی پیرۆز و هاوڕەتیکردن لەگەڵ قورئان و لەگەڵبوون لەگەڵ قورئانی پیرۆز. قسەی ئەو کەسە بووە هۆکارێک کە ینی دەست بکەم بە هاوڕەتیکردنی قورئانی پیرۆز و دەستکەم بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و خۆ بدەم بە لەبەرکردنی قورئانی پیرۆز وە بە تایبەتیش مامم زۆر هاوکارم بوو لەو بوارەیە دوای فەزڵی خوای پەروەردگار. مامۆستا بێگومان بڕیاردان لە لەبەرکردنی قورئانی پیرۆز بڕیارێکی مەزن و پیرۆز و گەورەی بەڕاستی. بەتاکید. مامۆستا بزانم چۆن جەنابەت بڕیاردا تاوای قورئانی پیرۆز لەبەر بکەیت؟ من کە بڕیارمدا قورئانی پیرۆز لەبەر بکەم بە سەوتی قورئان خوێنێک ینی بووە هۆکاری بڕیاردانی من کە قورئانی پیرۆز لەبەر بکەم. ئەویش قورئان خوێنی بەناوبانگ محەممەد سەدیق مەنشاوی بەڕاستی بە دەنگی زۆر کاریگەر بووم بۆ هۆکارێک کە من دەست بکەم بە لەبەرکردنی قورئان و بووە دەرگایە کە من هاوڕەتی لەگەڵ قورئانە پیا بکەم و دەست بکەم بە لەبەرکردنی قورئان. مامۆستا گیان یەک لەو ئاەتانێکەوە شێخ محەممەد المەنشاوی کە بە دەنگی خۆی خوێنیتەوە کام ئاەتێکەوە زۆر دەسەدڵ کاریگەری هەیە؟
ئەگەر بمانی باس ئیمام ساجن أو آتيك أخوي برقارة فرمي إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. ڕاست أو آيات براسي يعني ضلها شيني كما وصى محمد صديق من شاوي شيء خويني أو نيتر أبيته هو كارك إنسان بينرخي دنيا يبودرك به كدنيا وكو بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي وكو أو لجرسي بري وكو كسك ومسافر بو لجرسي بري دارك دانيشه إسراحتك بكاتو دعاي برات وبينرخي دنيا ما بو شون بو وصفك بيغمري خو عليه الصلاة والسلام فرمي أجر دنيا نرخي كي هبوا علي خوي فرقار ميشولي يعني آوينا أدابا يعني دنيا نرخي بالا ميشولي كي هبوايا خوي فرقار قومي آوينا أدابا إنساني بباور يعني أو آياتا بينرخيو بشوكي دنيا ما بودر خبر أصل الدنيا يك كا هر أبريتوا وكو لا آياتك يا خوي فرقار فرمي متاع شر وجهك أبريتوا وإن الآخرة هي دار القرار. آخرت بو إيمان دار يعني شوني معنوه هتاية. طيب يقول كوتا ما زلقي مروفي إيمان دار براسي ما مستعجم. أكيد. ما مستعجم عندما أو برسم لما يتن صادة قرآني بيروز لبركرت. قرآن لبركرتني قرآني بيروز أقرأته بو صالي 2009. بله. كدستم بلبركرتني قرآني بيروز كرد للاي ما وصاكي برزي شاري شمشمال ودسم بيكر لجزء أعمى ودسم بيكر تقريبا صالك خايد ورده أتاوكو جزء عمم طاو كردو بردوان بوم لبركرني قرآني في روز هتاوكو لبرم كر ل 2018 بيارمتي ما وصاكي برزكا لسليماني بو لمزقوتي بهشت بيارمتي ما وصى أنصار هادي أبو بكر كا زور هاوكارم بو لبركرني قرآني في روزة وهاوكارێکی ئەتوانم بڵێم زۆر باشم بوو دوای فەزلی خۆی پەروەردگار و کە دەستی گرتم بۆی لە قورئانی پیرۆز لەبەر بکەم بەڕاستی. بارك الله فيكم مامۆستاکان خۆی مامۆستا بێگومان قورئانی پیرۆز کتێبی خوای گەورەیە سوبحانه وتعالى دەمێ بزانم قورئانی پیرۆز لەلای مامۆستا بەرهەم سواتایەکیە چ دەگەین لەلای مامۆستا بەرهەم؟ قورئانی پیرۆز لەلای من طبعا بآيات خوي برقار كتاب أنزلناه إليك مبارك كتابك زور مبارك لا يخوي برقار ولا بزيو بوشي دابزيو ليدبروا آياته بوي بير لا آياتك خوي بركين سبحانه بوي لي راب مينين وليتذكر أولو الألباب بو كساني خاون عقل وجيري ببيتا ياد خرويك كتابك خوي برقار تحداي همو بشريتي كردوه همو خلقي كردوه قل فأتوا بسورة من مثله يك صورتك من بو بيان بهاوشي القرآن فإن لم تفعلوا ناتوان وبهش وازق ناتوان كصورتك هاوشي القرآن بيان أما قوري قرآن السلمانية قوري أو كتابة السلمانية لسردمي خويا كخوي فرقا بزماني عربي داي بزاند بو قومي كيش داي بزان كأفصحترين والروان بيشترين قالوا هوز بو لا سردمي خويا كأيش قريش بو ناتواني صورتك بهينن وتحداشي كردن بتواني صورتي كي كرد وكو صورتي كوثر بهينن أما قبري قرآن طبعا قبري قرآن قيما باسي قبري قرآن بكين براسي كاتيكي زورة خيانيت بلام يك فرموديك في غمري خو عليه الصلاة والسلام فرمي اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه أما بس أبو قبري القرآن كببيتا تكاكار بو خاونك إلى الرجي قيامته كببيتا هوكاري برزبونوي فلكاني بهشتي في غمري خو عليه الصلاة والسلام فرمي اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا بخوين وبرز بروا وكوتشون لدنيا أدخوين والله بيقومان فإن منزلتك عند آخر آية تقرأها فلو
پاداشتی تۆ لەو شوێنەیە کە آخر ئاەتی تیا خوێنی بەڵێ بێگومان ئەمە گەورەی قورئان ئەسەلمێنێ ئەمە گەورەی قورئانە گەیەنێ کە هۆکارێکشە بۆ هیممەت بەرزبوونەوەی کەسێکە بێوێ قورئان لەبەر بکە. بەڵێ بێگومان مامۆستا و کەسێک کە لە دنیادا هاوڕەتی قورئان کاتن ئەو کتێبە کە کتێبی خوای گەورە سوبحانەهو وتەعالا قورئان لە ڕۆژ دوایە تکای بۆ دەکاتن شەفاعەتی بۆ دەکاتن لای خوای گەورە. بەڵێ مامۆستا جان دەمەوێت بزانم تا چ ڕادەیەک شارەزایت هەیە لە زانستە شەڕعیەکاندا. سپاس بۆ خۆی پەروەردگار. من لە 2013ەوە دەستم بە وەرگرتنی زانستە شەڕعیەکان کرد لای مامۆستا بەڕێزەکان سەرەتا لای مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا ڕەمەضان قاویلەوە دەستم پێ کرد لە چەمچەماڵ. ئەوە دەست پێ کرد ینی یەکەم دەستپێکی خوێندنی زانستی شەرعی بوو بۆ من و لە پێناوی زانستی شەرعیشە فەزلی خوای پەروەردگارە ئەمە ئازادی خۆمانیتیانە بە هیچ شێوازێک فەزلی خوای پەروەردگارە خوای پەروەردگارەوە منەتی پێبەخشین کە ڕحلە بکەین بۆ تەلەبی عیلم. الحەمدولله. وەکو پێغەمبەری خوای عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ من سلك طريقا ليلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. هەر کەسێک ڕێگایەک بکرێتە بەر بەهۆی بێوی علم فێر بێ خوای پەروەردگار ڕێگەی بەهەشتی بۆ ئاسانەکە و مەلائیکەکان باڵەکانیان ڕائەخەن بۆچێ بۆ طالب العلم رضا بما يصنع رازين بأوي كأنجامدا. ومن فضل خوي پەروەردگار هاتوومەتە ئەم شاری هەولێر و شاری سلێمانیش بۆ طەلەبی علم بە فەزلی خوای پەروەردگار لە 2018 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە بە فەزلی خوای پەروەردگار. ماشاءالله. مامۆستا جان ئەوە پرسم ئایا وەرگرتنی زانستە شەرعیەکان بۆتە پاڵنەر بۆ جەنابتان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ بەتەئکید. بەڵێ چونکە ئەگەر زانستە شەرعیەکان نەبوایە ئەگەر ئەو حەدیثە شیرینانەی پێغەمبەر نەبوایە عەلەیهی السەڵاتو وەسەلام من چۆن بزانم کەسێک کە هەڵگری قورئانە خوای پەروەردگار قورئانە کاتە شەفاعەتکاری لە ڕۆژی قیامەتە. کەسێک کە هەڵگری قورئانە ئەبێتە ڕەحمەت بۆ خۆی و هەم بۆ چواردەورەکەشی. بێگومان و هەڵگری قورئان ئەبێتە ڕەحمەت بۆ دایک و باوکیشی چونکە لە ڕۆژی قیامەتە دایک و باوکی حافظ قورئانە و کەسێک کە قورئانی لەبەر کردووە خوای پەروەردگار ڕێزێکی تایبەتیان لێ ئەگرێ. ئەفەرمون ئەی خوای پەروەردگار بۆچی ئەو ڕێزت لێگرتین؟ خوای پەروەردگار ئەفەرمێ یان پێیانە وترێ بئەخذی وەلەدیکم القورئان لەبەرەوەی مناڵەکەتان کوڕەکەتان کچەکەتان قورئانی لەبەر کرد ئەهلی قورئان بوو حافظ قورئان بوو خەریکە خوێندنی قورئان بوو و من ئەگەر علمی شەرعی نەبێ چوزانم بەچی بزانم لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار تاجی ڕێز و شکۆ ئەخاتە سەری کەسی حافظ قورئان و لە بەهەشتە پانوبەرینەکەی خۆیان پلە پلە بەرزیەکاتەوە و قورئانە کاتە شەفاعەتکاری لە ڕۆژی قیامەتە. ئەمە ئەگەر فەزلی علم نەبێ بەڵێ بێگومان مامۆستا جان لە ڕۆژ دوایدا هەموو کەسێک لە ڕۆژ دوایدا هەڵدێتن تەنها و کەس نەبێت کە تاوی قورئانی پیرۆز بەرە دەچێتە لای دایک و باوکی و تاجی زیارەی لەسەر دەکردن بەڕاستی مامۆستا جان. مامۆستا جان ئەوە پرسم پەیامی مامۆستا بەرهەم بۆ ئەو گەنجانەی کەوا دەڵێن لەبەرکردنی قورئانی پیرۆز زەحمەتەوە بە ئێمە لەبەر ناکرێت پەیامی جەنابتان بۆ ئەو گەنجانە چییە؟ پەیامی من خير ما بدأ به كلام الله تعالى باشترين شت کە بیکەمە پەیامێک بۆ گەنجە خۆشەویستانە قورئانەکەی خۆی پەروەردگارە. خۆی پەروەردگار خۆی وعدی داوە ولقد يسرنا القرآن للذكر. باوەڕتان بەو وعدەی خۆی پەروەردگار نییە؟ خۆی پەروەردگار وعدی داوە بەتەئکید ئێمە قورئانمان ئاسان کردووە بۆ لەبەرکردن. فهل من مدەکر ئایا کەسێک هەیە بێوێ لەبەری کاوتەی بفکرێ و لە معناکانی ورد بێتەوە؟ خۆی پەروەردگار بامان لێ ئەکا پێویستە ئێمەش وەڵامی خۆی پەروەردگار بدەینەوە وەڵامی ئەو بانکردنی خۆی پەروەردگار بدەینەوە کە خۆی پەروەردگار تەئکید دەکاتەوە وەلەقەد لام و قەد حرفی تەئکیدە وواوەکەش بەتەئکید ئێمە قورئانمان ئاسان کردووە بۆ لەبەرکردن. ئایا کەس هەیە لێی ورد بێتەوە لەبەری بکە
لێ تێبگە کەس هەیە ئێمە بێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئەگەر ئێمە ئەو پرسیارەمان لە خۆمان کرد ئەو ئاەتەمان هێنایە بیری خۆمان ئەبێتە هۆکارێک کە خۆی پەرگار بۆمان ئاسان کە قورئانی پیرۆز لەبەر بکەین و یەکەم شتیش کە کەسێک بیەوێ خۆی پەرگار بۆی ئاسان کە یەکەمیانەوەی نیەتەکەی خالیسەن بە تەنها بۆ خۆی پەرگار یەکلاوە بکە بە تەنها بۆ خۆی پەرگاریش بێ دووەمیان دوعا زۆر بکە خۆی پەرگار کارم بۆ ئاسان کە خۆی پەرگار منە مێ قورئانەکەی تۆ لەبەر بکەم ئەو کتابەی کە تۆ داد بەزادووە منە مێ لەبەری بکەم یا ڕەبی خۆی پەرگار کارم بۆ ئاسان بکەیت بارك الله فيكم مامۆستا پەیامێکی زۆر جوان بۆ ئەو گەنجانێکەوە دەڵێن قورئانی پیرۆز قورسە دەستەکانت خۆش مامۆستا جان مامۆستا بێگومان کەسێک کە قورئانی پیرۆز لەبەرە ڕۆژانە چەندین کاتی بۆ خۆی دانەبوو بۆ داهاتنی حەفزەکەی دەمێ بزانم مامۆستا بەرهەم ڕۆژانە چ کاتێکی بۆ خۆی دیاریکردە بۆ داهاتنی حەفزەکەی وەبێ من و تەواوی بینەرانیش ئیسفادە لێ بکەن ئینشاءالله خۆی باشترین کات بەرەکەتدارترین کات بەیانیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی اللهم بارك لأمتي في بكورها خوایە بەرەکەت بکەیتە کاتی ئومەتەکەم وە لە بەیانیانە هەر بۆیە بەیانیان بەرەکەتدارترین کاتە هەم بۆ لەبەرکردنی قورئان بە تایبەتی دوای نوێژی بەیانی هەم بۆ مراجعەکردنی قورئان و بە فەزلی خۆی پەروەردگار من لە دوای نوێژی بەیانیەوە دەست پێ ئەەکەم ڕۆژانە بە فەزلی خۆی پەروەردگار لای کەمی ڕۆژی 3 جوزء بۆ 5 جوزء ماشاءالله خۆی پەرگار لێمانی قبولکە مراجعەکەینەوە ئامین ئینشاءالله مامۆستاکان خۆش مامۆستا جان مامۆستا بێگومان قورئانی پیرۆز تەواوی ئاەتەکانی ئاراسی دڵە بۆ مرۆڤی مسلمان دەمێ بزانم لە لای مامۆستا بەرهەم کام ئاەت لەسەر دڵی زۆر کاریگەرە ئەو ئاەتێک کە خۆی پەرگارە فەرمێ ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ئایا کاتی ئەوە نەهاتووە دڵەکانتان ملکەش بێ بۆ یادی خۆی پەروەردگار بۆم قورئانی کە خۆی پەرگار دایبەزاندووە ئایا کاتێوە نەهاتووە ئەمە گەورەترین و کاریگەرترین ئاەت بوو بۆ سەر دڵی من بەڵێ بە تەئکید وەکو ئیمامی عومەر فەرمێ بەڵێ بە تەئکید کاتی هاتووە کە ئینسان دڵی ملکەش بێ بۆ یادی خۆی پەرگار دڵی ملکەش بێ بەم قورئانە پیرۆزە و ئەم ئاەتەش گەورەترین ئاەت و کاریگەرترین ئاەت بوو لە دڵی منە کە خۆی پەرگار کە یەکەم جار کە گوێم لێەوە بەڕاستی دەستەکان خۆش مامۆستا ئێستا مامۆستا ئێمە چەندین ئاەت لێ دەپرسین جەنابەت بۆمان تەواوی دەکەین ئینشاءالله مامۆستا خودای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێتن ليغفر الله لك ما تقدم من ذنبك أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما وينصرك الله نصرا عزيزا هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم ولله جنود السماوات والأرض وكان الله عزيزا حكيما. بارك الله فيكم مامۆستا جان. سورة الفتح. بارك الله مامۆستا حەز دەکەم پرسم بێگومان قورئانی پیرۆز چەندین ئاەتی تێدایە کەوا ڕێگەی بە عەقڵی مرۆڤ داوە وێنای بکاتن بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێتن ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت جەنابەت مامۆستا چۆن وێنای وشتر دەکەن ئەگەر بمانی باس بکەیت ئەو وێنایی کە وێنایی وشتر دەکەن کە خۆی پەرگار باسی کردووە لە قورئانە پیرۆزەکە فەرمی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت ئەوەی کە بۆمان باس کراوە وێنە وشتر کە چۆنەکە بۆ نمونە ملێکی درێژی هەیە و چوار پێیە و بۆ نمونە بان پشتی کۆپانێکی لەسەرە و ئەو وێنەی کە کراوە ئێمەش هەر ئەو وێنەیەکین کە بۆ وشتر کراوە یان بە شێوازێکی تر بڵێن خۆی پەرگار لە ئاەتێکی قورئانی پیرۆزدا فەرمێ حتى إذا أتوا على وادي النمل قالت نملة مێرولە وتی بە کاتێکە سولەیمان چووە دۆڵی مێرولەکان وتیان تۆ سەیرەکەی مێرولەیەک بە ئیزنی خۆی پەرگار سولەیمان والێ ئەکا لە قسەی مێرولەیەک تێ بکە ئەمە یعنی
فەزلی خۆی پەرگارە بۆ پێغەمبەر سولەیمان اینجا سەیرەکەی سولەیمان مێرولەکە ئەفەرمێت بچنە یان مێرولەکە ئەڵێت بچنە کونەکانتانەوە بۆی سولەیمان نەتان شکێن یان پیان نەنێ ئەوە چیمان بۆ دەرەکەوێ یعنی ئەومان بۆ دەرەکەوێت کە مێرولە مادەیەکی تایەوەکو شوشە وای ئەشکێت ڕاست دەستەکان مامۆستا دەمێت چیرۆکێک یاخود بەسەر هاتێک بۆمانی باز بکەی کە لە کاتی لەبەرکردنی قورئانی پیرۆزدا بەسەردا هاتووە بەسەرهاتێک کە لە کاتی لەبەرکردنی قورئانی پیرۆزە بووم بەسەرم هات ئەویش کە ئاەتێک بوو لە سوڕەی نازعات کە لەبەرمە کرد قەدەری خۆی پەرگار من لێم تێک چوو طبعاً بەسەرهاتە زۆر ینی بەلای خۆمەوە خۆش بوو لە خۆی پەرگارە فەرمێ يوم ترجف الراجفة قدري خوي فرقا من اليوم تكشوتم يوم ترجف الراجمة يعني أو كساني كليه زور تكني بو مراسي بو غسنا ما استكانت خوش وبسر هاتي كنا خوشش كبسرم هات لا لبركدني قرآني في روزا أو بوكا رجع كان مراسي هو كارك لبردس نبو كقرآني في لبر بكم أو شوش يعني درس مهبو لا إمام وصعب ويا قرآنك في لبركم طبعا الرجع زور بتاقة بمزور مراسي بتاقتيك رويتي كردم ك شبكي نمتواني بشم ولا إمام وصعب دواي بسالي لك دمت ولا إمام وصعب حال موضوع كعواب يعني زور لام ناخوش بك نمتواني روجيكم لدنيايا لخدمة قرآن أنا بو بارك الله فيكم مامۆستا استكانت بارك الله مامۆستا بێگومان چەندین ڕێگای ئاسان هەیە بۆ ئەو کەسانی کەوا دەیانێت قورئانی پیرۆز لەبەرکەن بەڵام دەمێت بزانم لەلای مامۆستا بەرهەم ئاسانترین و ساناترین ڕێگا بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز چییە؟ طبعا ساناترین و ئاسانترین ڕێگا بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز وەکو باسمان کرد سەرەتا نیەتەکەت بۆ خۆی پەرگاریەک لاوەکی ڕاست ئەمە وەکو کردنەوەی هەموو کارێک چکە هەموو کارێک ئەگەر نیەتی لەگەڵا نەبێ و خۆی پەرگار بۆت ئاسان ناکە نیەتت بۆ خۆی پەرگار لەبێ و دوعا داوا لە خۆی پەرگارکردن و سێمیشان بۆ نابینان بە تایبەت پێویستە زۆر گوێ لە قورئان بگرن زۆر گوێ لە بە تایبەتی قورئان خوێنێکی تایبەت بگرن قورئان خوێنێک کە زۆر سەوتی بەلایەنەوە خۆشە پێویستە زۆر بەردەوام گوێ لێ بگرن چکە ئەبێتە هۆکاری ئاسان لەبەرکردنی قورئان و دوای نوێژی بەیانیانیش هەوڵ بدەن قورئان لەبەرکە بۆ چاوساغانیش هەوڵ بدەن مصحفێکی تایبەتتان هەبێ مصحفێکی تایبەت بە خۆتان کە لە کاتی مڕاجعەکردن و خوێندن و خوێندنی قورئاندا سەوتی ئەو قورئان خوێنە یان شێوەی ئەو مصحفەی کە بۆ چاوساغان کە قورئانیان پێ لەبەر کردووە دێتە پێشچاویان من خۆم بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز زۆر گوێم لە قورئان خوێنەکانە گرت و خۆی پەرگاریش بۆی ئاسان کردم کە لەبەرم کرد الحەمدولillah مامۆستا جەم مامۆستا پێمان خۆش ڕێگای ئەو بەرنامەی ئێمەوە پەیامێک بۆ ئەو کەسانە بنێری کە لە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز زۆر هاوکار بوون زۆر لەگەڵ بوون یارمەتیدەر بوون مامۆستا جان طبعا پەیامم بۆ ئەو هەموو ئەو کەسانی کە بە قسەیەکی خێر کە هاوکارم بوون بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز یەکەم کەس بۆ دایک و باوکم کە بەڕاستی ئەگەر ئەوان نەبوونایە و هاندەری ئەوان نەبوونایە کەسە من لێرەیە دانا ئەنیشتم و خۆی پەرگار و فەزڵی پێ نەدەبەخشیم کە قورئانی پیرۆز لەبەر بکەم و دووەمیشان مامم کە بەڕاستی زۆر هاوکارم بوو بە فەزڵی خۆی پەرگار زۆر هاوکارم بوو لەبەرکردنی قورئانی پیرۆزە و ئەوەی ئاسانکاری کردبێت ئەوەی کە ئاسانکاری هەبوو بێ و لە بەردەسا بوو بێ مامم بە فەزڵی خۆی پەرگار دوای فەزڵی خۆی پەرگار بۆی ئاسان کردم و بۆی بەردەست خستوم بەڕاستی و بەڕاستی هەموو مامۆساکانم ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان سوورەتێکی کورتی پێ لەبەر کردم تا هەموو قورئان تاوەکو ئەوەی کە هەموو قورئانیان پێ لەبەر کردم ئەو مامۆسای کە هەموو قورئانی پێ لەبەر کردم دوعای خێریان بۆ وەکەم و ئەڵێم خۆی پەروەردگار پاداشتان باتەوە بەڕاستی من ناتوانم بە قسە ئەوەی کە لە دڵمایە بە هەمووتانی ڕابگەێنم بەڵام لە دوعای خێر لە بیرتان ناکەم
بدعاء خير لبيرتان لكم إن شاء الله. ڕاستە مامۆستاجان بێگومان خی گەور ئەز و پاراش ئەو کەسانەکەوا لە ژیاندا لەبەربەرکردنی قورئانی پیرۆز هاوکار بوون و یارمەتی دەربن مامۆستاجان. ئامین ئینشاءڵڵا مامۆستا بێگومان هەستێش تایبەتە کە ئەو کەسێک قورئانی پیرۆز لەبەرەکاتن بێگومان دەبێت بۆمانی باسکەی کە ئەو کاتێک کە هەموو قورئانی پیرۆز لەبەرکرد هەست چۆن بوو مامۆستاجان. الله خۆشترین هەست بەڵێ خۆشترین هەست کە تۆ بیری لێ یەکەیتەوە، یعنی کە تۆ قورئان لەبەرەکەی بەڕاستی، یعنی ئەو کاتە گەورەی خۆتت بۆ دەرەکەوێت. خی پەرگار چ فەزلێکی پێداوم، منت لە تەواوی بەندەکانی خۆتە هەڵبژات، منت وا لێ کرد کە ببمە خزمەتکارێکی قورئانەکەت، ببمە خزمەتکارێکی ئەو پەیامەی کە تۆ دادبەزاندووە، منت وا لێ کرد کە ببمە هەڵگری قورئان. گەورەترین و خۆشترین هەست کە بەڕاستی بە زمان وەسف ناکرێ لەو ڕۆژەیە و لەو شەوەیە کە من بە شەو لەبەرم کرد، ئاخر سوڕەتیش کە لەبەرم کرد سوڕەتی ئەلجاثیە بوو، بەڕاستی خۆشترین هەستمە هەبوو. ئەو شەوە خۆشترین شەو بوو لە ژیانی منە. بەڵێ بێگومان مامۆستاش تایبەتە بەڕاستی بەتاکید بێگومان مامۆستاجان. مامۆستا دەمێ ئەو بەرسم ئەگەر خودای گەورە بینایەتی پێبەخشیەوە حەز دەکەی بۆ یەکەم جار چێ ببین؟ ئەگەر خۆی پەرگار بینایی پێ بەخشێتەوە. بەڵێ طبعاً من بۆم پرسیارە لەوەیە جوابێکم هەبێت، ئەگەر ئیزنم لەسەر فەرمای تۆزێک باسی بکەم ئینشاءالله. من قەت ئاواتم نەخواستە کە خۆی پەرگار چاوم بۆ بگێڕێتەوە. بۆ ئیذا ئیبتەلەیت عەبدی بحەبیبەتەیه فەصەبەڕ، ئەگەر بەندەکەی خۆمم تاقی کردەوە بە دوو خۆشەویستەکەی کە چییە؟ گەورەترین نیعمەتە لای خۆی پەرگار پێکی بەخشە کە چاوەکانێتی. بەڵێ مامۆستا ئەگەر بەندەکەی خۆمم تاقی کردەوە ئەو عەبدە سەبری گرت لەسەری فەصەبەڕ عوضته بالجنة، پاداش دەدەم بەچی؟ بەبەهەشت. جا چه خۆشیەک هەیە، چه خۆشیەک هەیە لە خۆشی بەهەشت؟ ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. چاو نەیبینیوە، چی خۆشیەک هەیە چاو نەیبینیوە، و گوێش نەیبیستووە بە گوێ کەس نەیبیستووە، و بە خەیاڵیش بە دڵی کەسانە هاتووە. لەبەرەوە من قەت ئاواتم نەخوازەوە و قەتیش ئاوات ناخوازم کە خۆی پەرگار چاوەکانم بۆ بگێڕێتەوە. بۆ ڕاست لەبەرەوەی کە خۆی پەرگار چاوەکانی لە سەنوومەتەوە ئەنتم ئەعلەمو ئەویللا، ئێوە باشتر زان کە یان خۆی پەرگار طبعاً خۆی پەرگار باشتر ئەزانێت. خۆی پەرگار کە چاوەکانی لە من سندووەتەوە، إنها لا تعمل الأبصار ولكن تعمل القلوب التي في الصدور. چاوەکانی لێ سندوومەتەوە بەڵام دڵی ڕۆشن کردومەتەوە بە قورئانەکەی، بە پەیامەکەی خۆی، و دنیاش وەکو باسمان کرد تەنها 4-5 ڕۆژێکە، و لە بەهەشتا خۆشەویستترین کەس دەبینی کە خۆشەویستانتە، و خۆشەویستترین کەس سەروەری مرۆڤایەتی کە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەیبینی بە چاوەکانی خۆت و سەحابەکان و پیاوچاکان و ئەوانەی کە پێش ئێمە ڕۆیشتن، گەورەتر لەوە و خۆشتر لەوەیان کە تۆ چێ ئەبینی؟ الله جل جلاله. من ئەگەر ئەو چاوم هەبوایە احتیمال بوو، یعنی کەسێک نبووە لە حافظ قورئان، کەسێک بوومە هەر ئەسڵەن خواشم نەناسیە. لەبەرەوە من فەخری پێوە ئەکەم کە نابینم، گەورەترین فەزلی خۆی پەرگار کە نابینای کردو. ئەوە ڕاستە چاو نیعمەتێکی خۆی پەرگارە، بەڵام ئەگەر بۆ لە کەسێکشی بسەنیێتەوە هەر نیعمەتی خۆی پەرگار و فەزلی خۆی پەرگارە بەسەر ئەو کەسەوە. بارك الله فيكم. خۆی گەورە لە بەهەشت بین لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان شاد باکاتەوە ئینشاءالله. یا ربی لەگەڵ هەموو لایەک جەمیع مسلمانان. سلامت مامۆستا. مامۆستا ئێستا مامۆستای بەڕێزمان مامۆستا جاسم کەناری پەیامێکی بۆ جەنابتو بۆ بەرنامەکەمانێ حەز دەکەم پێکەوە گوێبیستی بین ئینشاءالله. فەرموو. دڵبین. پەیامی من بۆ مامۆستای خۆشەویست مامۆستا بەرهەم ئەوەتانێکەوە خوای گەورە میهرەبان لە بەرامبەر ئەوە تاقی کردوێتەوە بە دوو خۆشەویستەکەی شتێکی پێداوە لەوە گەورەتر و گرانترە. ئەو کەسانەی کەوا چاویان هەیە جایزە بۆیان کەوا غیبتە ببن، حەسوودی ببن وەکو تۆ بواەن، کە ئەوە پاداشتێکە بەڕاستی زۆر گەورەترە لەوەی کە مرۆڤ هەردوو چاوی هەبێت. چەند کەس هەیە چاوی هەیە و جێگەی نەک حەسوودی نیە، جێگەی بەزەییە، بەڵام خوای گەورە میهرەبان پاداشتێکی تۆی داوەتەوە لە دنیا بەو قورئانە زۆر گەورەتر و زۆر
پایەدارترە لەو چاوەنەی کەوا دراوە بە چاوساغەکان لە کاتێکە ناتوانن یەک تۆز بەکاری بێنن بۆ قورئان خوێندن. بخاری مسلمە گێڕێتەوە لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە کە پێغەمبەر صلوات و سلامی خوای لەسەر بێ فەرموویەتی لا حسد إلا في اثنتين رجل آتاه الله القرآن فهو يتلوه آناء الليل وآناء النهار ورجل آتاه الله مالا فهو ينفقه آناء الليل وآناء النهار. واتە پێغەمبەر صلوات و سلامی خوای لەسەر بێ فەرمووی باش نییە ئینسانی مسلمان حەسادەت بووە ئەو جۆرە حەسادەتی کە باسیەکە لێرە حەسادەتی خەیرە، چونکە حەسادەتیان ئەوەتانێ مرۆڤ بۆ شتێکی دنیای ئەیبا حەزکا خوای گەورە مێرەبان خوا لە براکەی وەری بگرێتەوە ئەم بیبا ئەوە حرامە، یان هەر حەز بکە لە شتێکی دنیای خوا لەوی نەسێنێتەوە ئەمیش هەیبێ ئەوە مباحە حەڵاڵە، یان ئەوەتانە ئینسان حەز بکە وەکو کەسێک کە ئیشێکی خێر و پاداشتی حەزکا خێری دەستکەوێ ئەمایان خێرە. ئەفەرمێ بۆ ئەو ئینسان خێری دەستکەوێ نابێ حەسادەت بە هیچ کەسێک ئیلا کەسێک کە خوای گەورە مێرەبان قورئانی پێداوە شەو ڕۆژەی خوێنێ و کەسێک خوای گەورە مێرەبان ماڵی پێداوە شەو ڕۆژ لە پێناوی خوای بەخشێ. دڵبین مامۆستاجان ئەو پەیامی مامۆستا جاسم بوو لێرە ڕۆستڵاومان هەیە خوای گەورە ئەجر پاراش جەنابیان بداتەوە ئینشاءالله. میش ڕێز و سڵاومێ وە مۆسای خۆشەویست خوای پەروەردگار مۆفەقی کە ئەوە فەزلی خوای پەروەردگارە بەسەر ئێمەوە، خوای پەروەردگاریش فەزلێکی بەو پیاوە داوە کە ئەهلی عیلمە کە ئەهلی فەضلە کە کەسێکە خوای پەروەردگار علمێکی پێداوە يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای پەروەردگار پلەی و کەسانە بەرزەکاتەوە کە ئیماندارن و بەتایبەتی ئەو کەسانەی کە ئەهلی علم و ئەهلی فەضلن خوای پەروەردگار پلەیان زیاتر بەرزەکاتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی فضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب. فضلی زانا بەسەر کەسێک کە خواپەرستە وەکو فەضلی مانگ وایە بەسەر تەواوی ئەسێرەکانەوە. هیوادارین و ئومێدەوارین مامۆسای بەڕێز و خۆشەویست مامۆستا جاسم یەکێک بێت لەو کەسانەی کە مانگ ئەبێتە مانگ و ئەدرەوشێتەوە بۆ ئومەتی ئیسلامی و بۆ ئومەتی مسلمانان. خوای پەروەردگار مۆفەقی کا و سەلامەتی کا و زۆر سڵاو و ڕێز و احتراممان بۆ هەیە. سەلامت بارەک الله فیکم مامۆستا. مامۆستا بەرهەمجان لە کۆتاییدا دەمەوێت پرسم دەمەوێت بزانم پەیامی جەنابەت بۆ نابینان و بۆ بینایان چییە؟ یەکەم پەیامم بۆ نابینان خوای پەروەردگار ئێوە فەزلێکی پێداون کە نابینان تخوا ئەو فەزلی کە خوای پەروەردگار پێداون لە معسیەتی خوای پەروەردگارە ئەو کاتێک کە خوای پەروەردگار پێداون و ئەو تەمەنی کە خوای پەروەردگار پێداون تخوا لە معسیەتی خوای پەروەردگارە بەفیڕۆی مەدەن. تخوا لە شتێکە بەفیڕۆی مەدەن کە نەسوودی بۆ دنیاتان هەیە بەڵکو زەرەری هەیە و ئەبێتە داخ و حەسرەت و پەشیمانیش لە ڕۆژی قیامەتە. قالوا يا حسرتنا على ما فرطنا فيها. حسرت و ندامت و پەشیمانی بۆ ئێمە لەبەر ئەوەی کە کاتمان لەدەستا بوو لە دنیاە لە تاعەتی خوای پەروەردگارە سەرفمان نەکرد و بۆ چاوساغانیش بە هەمان شێوە خوای پەروەردگار ئەو چاوی پێدان داون نیعمەتی خوای پەروەردگار بەسەرتانەوەیە لە معسیەتی خوای پەروەردگارە بەکاری مەهێنن لە شتێکە بەکاری بێنن کە ئەبێتە نور و ڕووناکی بۆ دنیا و دۆڕۆشتان. یەکێک لەو کەسانەی کە خوای پەروەردگار چاوەکانی بە ئاگر ناسووتێنێ عەینٌ بەکەت من خەشیەتی الله. چاوێک گریا بێ لە پێناوی خوای پەروەردگارە، گریا بێ لە ترسی خوای پەروەردگار. ئەمیش بە چییە بێ؟ بە ڕووکردنە قورئانەکەی، بە بیرکردنەوە لە عەزەمەت و گەورەی خوای پەروەردگار، بیرکردنەوە لە قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگار و وردبوونەوە لە ئاەتەکان و تێفکری لە ئاەتەکانی. بارك الله فيكم مامۆستاکانتان خۆش مامۆستاجان زۆر سپاس دەکەین مامۆستاجان. مامۆستاجان ئەوە خەڵاتی ڕێزیانی بەرنامەی دڵبینە گەرجەناب لەمانی قبول بکەین انشاءالله. خوای پەروەردگار مەوفەقتان زۆر سپاس دەکەم و من دەستخۆشیشم هەیە بۆ ستافی بەرنامەی دڵبین کە بەسەریان کردینەوە. زۆر سپاسیان دەکەین. خوای پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە و ئەمە ببێتە دەرفەتێک بەو کەسانی کە بیانوێ زیاتر لەگەڵ نابینایانە ئاشنا بن و بەڕاستی نابینایان بەهرەی زۆر باشتر و جوانتریشان هەیە. یەکێک لەو فەزلانە و بەهرانەی خوای پەروەردگار کە پێداون کە ئەهلی قورئانن کە ئەهلی کۆمەڵە کەسانێکی خۆشەویست و بەڕێزمانەیە کە ئەهلی قورئان و ئەهلی ئەو پەیامە گەورەیان لای خوای پەروەردگار کە پێی بەخشیون. من دەستخۆشیتان لێ ئەەکەم. خوای پەروەردگار بۆ مفەقتان کە بەردەوامتان کە خوای پەروەردگار لێتان ڕازی بێ. خوای پەروەردگار ئێمە و ئێوە
بە فردەوسی ئەعلایە إن شاء الله لە ژێر سێبەری عەرشی خۆیان حەشر بکە. آمين إن شاء یا الله. ڕەبی خۆی پەرگار لەو کەسانەمان گێڕێکە ئەهلی بەهەشتن و هەمومان بە فردەوسی ئەعلا شاد کە و تەواوی جەمیعی مسلمانان. آمين إن شاء الله. و زۆر دەستخۆشی مێ بۆتان خۆی پەرگار موفقتان کە و سەلامەتان کە بارك خۆی الله فيك. پەرگار لێتان ڕازی بێ و زۆر سپاس مامۆستا دووبارە. سەرکەوتوو دنیا قیامەت بن یا ڕەب. زۆر سپاس دەکەم مامۆستا. بارك الله فيكم. بینەران و بیسەرانی بەرنامەی دڵبین بەم ئەندازێ گەشتنە کۆتایی ئەم جارەمان تا دیدارێشتر و تا دڵبینێشتر بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ. لەسەر ڕووەر چرخانێکە پەروەردگار خۆشەویستترین بەندەی خۆی کرد سەرزەنشت و ئاگادار گەمەندەمیم بەربەز نییە لەوەی بە ئامانجم بگەم بەڵکو ژیان فێری کردوم تەنها دەبێ هەوڵ بدەم خۆت بەتواناتر مەزانە فیز لێمەدا بەسەرمدا خدا هەر شتێ بستێنێ زۆر لەو چاکترت پێدەدا